خولی دووەمی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەییە. ئەو قوتابیانەی لەوانە کەوتون یاخود خۆیان هێشتۆتەوە دووبارە تاقیکردنەوە ئەنجام دەدەن. بەڵێن تاقیکردنەوەی زیندەوەرزانی ئەنجامدا، سێوانەی دیکەشی هێشتۆتەوە بۆ ئەوەی نمرەیەکی بەرزتر بێنێت و لە داهاتوودا شوێنێکی باشتر وەری بگرێت. ڕۆژانە من 3 تا 4 کاتژمێر دەم خوێن لەگەڵ مامۆستاکانەوە. ئەم ئیمتیحانی ئەم جارشمان زۆر باشتر بوو لە چاو خولی یەکەم. پرسیاری تێدا بوو، پرسیاری معقولی تێدا بوو، فکرەی جوانی تێدا بوو، پرسیاری ئاسانیش تێدا بوو. لە خۆی بزادوی ئینشاڵڵا دەرەجەشی باش دەین. لە هەرێمی کوردستان لە یەکەم ڕۆژی خولی دووەمی تاقیکردنەوەی قۆناغی 12 ئامادەیی 41291 قوتابی بەشدارن. زانستی 24865 قوتابی، وێژەیی 14326 قوتابی، پیشەیی 2100 قوتابی. قوتابیان لە 1551 هۆڵ تاقیکردنەوەکان ئەنجام دەدەن و نزیکەی 10,000 مامۆستاش سەرپەرشتی تاقیکردنەوەکان دەکەن. بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێریش دەڵێت هەموو ئاسانکاریەکمان بۆ قوتابیان کردووە. پەروەردەی هەولێر بە هەر حەفت پەروەردەوە 33,096 قوتابی بەشداریان کردووە لە تاقیکردنەوەکانی خولی دووەم کە دابەش کراون لەسەر 516 هۆڵی ئەزموون. ئەو ڕێشوێنانەی کە لێژنەی باڵای ئەزمونەکان گرتوویتە بەر بۆ دانانی پرسیارەکان و لە پەڕی سۆماوانە هەموو ئامادەکاریەشی تەواو وەرگیراوە کە قوتابی پێی قەلەق نەبێ. تاقیکردنەوەکان لە کاتژمێر 7:30 خولەکی بەیانی دەست پێ دەکات و تا ئەنجامدانی تاقیکردنەوەکانیش هێڵەکانی ئینتەرنێت لە هەرێمی کوردستان دەبڕدرێت. تا کاتی دەستپێکردنی تاقیکردنەوەکان پرسیارەکان لە بەردەستی هیچ کەسێکدانین تەنیا لیژنەی دانانی پرسیارەکان نەبێت. وەزارەتی پەروەردەش ڕای دەگەێنێت هەر کەسێک هەوڵی گزیکردن بدات ڕوبەڕووی یاسا دەکرێتەوە. هەموو ئەمانە بۆ یەک ئامانجە ئەویژەوەیە قوتابی لە ژینگەیەشی لەبار تاقیکردنەوەکانی ئەنجام بدات. ئازەر فاروق، کوردستان 24 هەولێر.